دەشتی ئاغا لە گوندی پەڵکانە خاوەنی زەویەکی زۆری کشتوکاڵیە. پاشکۆکردنەوەی بەرووبوومەکەی لە بری قازانج سەرقاڵی دیاریکردنی قەبارەی زیانە دارایەکانێتی. ئەمساڵ زۆربەی جوتیاران لەم ناوچەیە هاوشێوەی دەشتی ئاغا بیر لەوە دەکەنەوە ساڵانی داهاتوو زەویەکان یان نەکێڵن. بەراورد بە ساڵی ڕابردوو حکوومەت $100 کەمتر گەنمی جوتیاران وەردەگرێت. لەلایەکی دیکەشەوە جوتیارانی ناوچەکانی مادەی 140 وەرگرتنی 1 تۆن گەنمیان بە $335 بۆ دیاری کراوە، لە کاتێکدا نرخی پاڵپشتیکراوی حکوومەت بۆ 1 تۆن لە ناوچەکانی دیکەی عێراق $570. بیانۆکە ئەوەیە کە جوتیارانی ناوچەکانی مادەی 140 زەویەکانیان کێشەی لەسرە، هەر لەبەر ئەوە خراوەتە دەرەوەی پلانی کشتوکاڵی حکوومەت. چەند ساڵ ئەمە لە کاتی کردنەوەی سایلوەکان قەرارێک دەدرا داخلی خطە دەکراین بە نرخی پاڵپشت گەنمەکانمان بەربوو مەکانمان تەسلیم دەکرد، بەڵام ئەو سارەکە هەموو بوویتە خارج خطە. تەکلیفی تەنە گەنم لەسەر جوتیاری ئەوەی مڕەشەی هەیە و ئاودان دەکا 400 بۆ 420,000 ئەتوو بە 500 تەسلیم دەکەی نزیکەی 670,000 مەسرفت دەچی پاکردنەوەی و بارکردنە و ئیدی کرێ سیارێ و شتانە زۆڵمەکی زۆر دەکرێت. ئەگەر وا بڕوا بە قەنەعاتی مثالش کە کەس گەنم و جۆ ناچینیت. شارەزانی بواری کشتوکاڵی پێیان وایە بێئومێدکردنی جوتیاران کاریگەری خراپ لەسەر ئابووری وڵات دروست دەکات. ئەمە لە کاتێکدایە بەرپرسانی عێراق بانگەشەی پشتبەستن و برەودان دەدەن بە کەرتی کشتوکاڵ، بەڵام ئەوەی دەبینرێت جگە لە نەوت تا ئێستا عێراق بیری لە سەرچاوەی دیکەی داهات نەکردووەتەوە. کارەساتێکی زۆر گەورەیە بۆ فەلاح و هەروەها حکوومەتی عێراق گەورەترین کێشە ئەوەیە پشتی بەستووە بە نەفت کە ئێستا حەڵێن نەوت ناڕوات، بڕواتیش تەنها بەشی موچە ئەکات و ناکاتیش. خۆی لە خۆیدا حکوومەت بە تەمای قەرزە ئایا احتیاتی هەیە هەتا چەند مانگێکی تر بووە نەوت بیدات بە وەکو بڵێن ڕەواتب، بەڵام لێراکە پارەی جوتیاری نییە. ئەم گەنمەی ئەبێ لە ناو خۆدا کارگە بکرێتەوە بۆ دروستکردنی پسکیت و هەروەها مەعکرۆنی و ئەندۆمی و چەنەها شتی تر کە بتوانێت ئەم گەنمەی خۆمان پێویست ناگە هەمووی بەس بۆ ئارد بێ بۆ نان بێت. بەرپرسانی حکوومەت دەڵێن نرخەکە ناگۆڕدرێ. کێشەی جوتیارانی ناوچەکانی مادەی 140ش بە ئاسانی چارەسەر ناکرێ، بۆیە جوتیاران داواکارن کێشەکەیان لە ڕێگەی پەرلەمانی عێراقەوە چارەسەر بکرێ. ئیشمان لەسەر کردو قسەشمان لەسەر کردو، بەڵام هەتا ئێستا حکوومەت نازوو سەرخەت بۆم بابەتە. حکوومەت کاتێک دێتە سەر خەت بۆی ئەم بابەتان جێبەجێ بکە بەڕاستی بە ناڕازایەتەکان. من لەگەڵ ئەوەیان ینی ناکرێ فەرق و جیاوازی بکرێت لە بین جوتیارە لە بین ینی لە ڕادستکردنی بەروومە کشتوکاڵەکان بە تایبەتیش گەنم و جۆ، یعنی ئەبێ هەموو جوتیارەکانی ئەم ناوچەیە یەکدەنگ بن و ئێمەش لە خزمەتیان نبین بۆی بتوانین دەنگەکان بە زیاتر و بە باشتر بگاتە شۆنی مەبەست. ئەم کێشەیە بۆ جوتیارانی تورکمانیش دروست بووە، چونکە ئەوانیش زۆربەی زەویە کشتوکاڵەکانیان خراوەتە دەرەوەی پلان. حکوومەت کار لەسەر ئەوە دەکات بۆ ساڵی داهاتوو بە هیچ نرخێک گەنمی ئەو جوتیارانە وەرنەگرێت کە لە دەرەوەی پلانی وەزارەتی کشتوکاڵدایە. هونەر ئەحمەد بۆ دەنگی ئەمریکا، کەرکووک.